سڵاتان لێ بێتم کاتتان باش بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە پرۆگرامێکی نوێ ئێواری ڕەمەزان لەگەڵتان نابم هیوادارم هەموو لاکتانتان دروست باش بن عزیزانی ئێمە بۆ ئێوارەیە میوانەکەم مامۆستا تاها حسێنە کە پسپۆری بواری دەرونیە کاپێکەوە گفتوگۆکەین دەربارەی کاریگەری ڕەمەزان لەسەر سایکۆلۆژی تاکەکان و بە شێوەیەکی گشتی و هەروە ئەم بارودۆخە کتوپڕ لە ناوکەوانەی کایەنە پێشەوە ئەمانەچی بەسەر دەرونی مرۆڤەکان و هەروە تاکەکانی کۆمەڵگە ئەهێنن مامۆستا تاها بەخێربەی ئێوارت باش سپاس بژین سپاس بۆ ئامادەبوونت مامۆستا تاها وەک دەزانی کە ڕەمەزانی ئەم ساڵ ڕەمەزانێکی جیاواز بوو بەهۆیەوەی کە پێشتر ڤایرۆسی کۆرۆنا هەبوو و هەروە هاوڵاتیان کەرەنتینە کرابوون و هەروە خەڵک بێ ئیش و بێکار بوو بێگومان ئەمەش زەختێکی دەرونی لە ناو تاکەکانی کۆمەڵگەیە دروست کرده بوو کە هەمیەوت نازانی چی بکەین شێت بووین لە ماڵەوە ئەمانە بێگومان هەمووی کاریگەرێکی خراپی دەرونی بەسەر تاکەکانی کۆمەڵگەوە بەجێ هێشتووە دواتر هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان بێگومان ئەمەش خۆ ئامادەکاری و ئامادەکاریە بێت لە ڕووی دەرونیشەوە بە هەمان شێوە ئەتوانین بڵێن بارودۆخی ئەم ساڵ بەتایبەت مانگی پیرۆزی ڕەمەزان چ کاریگەریەک بەسەر سایکۆلۆژی تاکەکان بەجێڵێ بڵێ بسمیلار ڕحمان ڕحیم دەستان خۆش بێ بۆ بەرنامەکە سپاس ئەمێ لەوە دەست پێ بکەم مەوزوعی ڕەمەزانی ئەم ساڵۆک و جیاوازەکە لەگەڵ ڕەمەزانەکانی ترا لە دوو بابەتایە بابەتێکیانەوەیە کە لە دوای ئەزمەیەکی یان لە دوای حاڵەتێکی نەخوازراوی وەکو ڤایرۆسی کۆرۆنا و ئەوەی کە ئەو خەڵکەی والێکە نزیکەی 40 شەو بۆ 2 مانگ لە ماڵەوە بن ئەمە وای کرد کە خەڵک بێزاری و بێتاقەت بێ و خوازیار بێ بچێتە دەرەوە بەڵام ڕاستە خۆ دوای ئەوە ڕەمەزان هاو ئەمە یەکێکە لە حاڵەتی کە لەگەڵ ئەوەی کە بارودۆخەکە خەڵک تەمەنای ئەکە زوو بچێتە دەرەوە و نەجاتی بێ لە کەرتین و نەجاتی بێ لەمانەوە لە ماڵەوە بەڵام ڕەمەزانی لەسەر هاو کە بتوێنێتەوە ڕەمەزانیش دیسان پێویستی بەمانەوە لە ماڵەوەی بە پشودان و بە ئیستراحەتکردنەیە بەڵام لەبەرەوەی لایەنێکمان هێرە پێوتر لایەنی ڕۆحی ڕەنگە خەڵکەکە زووتر حەزی کرد بێ بگاتە ڕەمەزان و لە کەرەنتینە یعنی مانەوەی ڕەمەزان لە ماڵەوە ئەگەر 15 کاتژمێر نانیش نەخوارد ئەگەر 16 کاتژمێر ژمێنێتەوە جیاوازە لەوەی کە تۆ 3 کاتژمێر بەهۆی کەرەنتینەوە لە ماڵەوە بدێرنەوە بۆ چون جیاوازەکە لەوایە کە ڕەمەزان لایەنە ڕۆحی ئینسان تێرەکە کە بخۆی ئەمان گرنگواتە ئەتوانم بڵێم ئەگەر ڕەمەزان نەبووایە خوا نەخواستە لە دوای ئەو کەرەنتینۆ قەزەیەکی تر بڕووی بدای و پێویستی کردایە مرۆڤ چەند مانگێکی تر لە ماڵەوە بێ ڕەنگە حاڵەتەکە خراپتر بووایە بەڵام لەبەرەوەی دوای ئەو ڕەمەزان بوو ڕەنگە من بڵێم خۆشبەخت بین کە لە دوای کەرەنتینەوە ڕەمەزان بوو بۆی کە ئەو خەڵکەی بەهۆی ڕەمەزانەوە باڕقورسی لە سەرشان بوو هەنێک کێشە و گرفتی دەرونی بۆ دروست بوو بێتاقەت و مەیوز بوو لە ماڵەوە بەهۆی ڕەمەزانەوە توانین بڵێن ئەو خەمەی تا ڕادێک کەم بووە بۆ چم ئەوەی کە دەویستی بگا ئەوەی کە هەمیشە حەسیانەکە خوا بمانگەێنی ڕامانگی ڕەمەزان گەشتی مانگی ڕەمەزان توانم بڵێم لەگەڵ ئەوەی کە کەرەنتینە بارودۆخێکی نەخوازرا و ناهەمواری بەسەر خەڵکات دروست کرد و خەڵکی بێتاقەت کرد ڕەمەزان توانین بڵێن ڕەمەزان بەمان و بوونەکەی و بە هیلاکیەکەی حاڵەتێکی ڕیفرێژ یان حاڵەتێکی ئاسایی بوونەوەی بە مرۆڤدا لەبەرەوەی شتێکی پێڵێن لایانی ڕۆ بیرت نەچێ مرۆڤ کە پێکهاتەیەکی مڕاکەبە لە دەستە و دەروون ڕەنگە لایەنە ڕۆحەکە گرنگتر بێ بەلایەنە جەستەیەەکە بۆ نمونە لە کاتی کەرەنتینا ڕەنگە خەڵک ئەگەر بۆ ژەمێک هەڵپی بکدای بکاتە بازار و خواردن پێیا بکە لە ڕۆژێکی وەکو ڕەمەزانە ڕەنگە 15 کاتژمێر بە ڕۆژوو بێ بەڵام پێش ناکە کەواتە مەسەلەکە لایەنە ڕۆحەکەیە بۆ توانم بڵێم ڕەمەزانی ئەمساڵ لەگەڵ ئەوەی کە لە دوای ڤایرۆسی کۆرۆناوە لە دوای کەرەنتینەکردنی ئینسان بوو چەنە ناڕەحەت بوو کەرەنتینەکە توان بڵێم هاتنی مانگی ڕەمەزان بەشێک لەولایەنە دەرونیەی مرۆڤی ئارام کردەوە پەیوەندی ڕۆحی بینی خۆی خوای بۆ زین و کردو توان بڵێم ئەوەی لەبیر خەڵک بردەوە لەلایەنە ڕۆحەکە بەلایەنە جەستەکە کە ئیماندارەکەت ئەتوانم بڵێم ئەوەی کە ئیماندار بوو بێ لایەنی کرۆنا بڵێن ئەو زیانانشی کە کرۆنا بەسەریایەنە ڕەنگە بەشێکی پێ ساڕێژ بوو بێ لەبەرەوەی کە فەریزەیەک یان ئەرکێکی خوای کە لەسەری بۆ ئەرکێکی ئیمانی لەسەری بۆ بەجێهێنا و بۆی تو بڵێم لە ڕۆ سایکۆلۆجیەکەەوە مرۆڤی ئارام کردەوە بە تایبەتی ئەو خەڵکانی کە ئیماندار بوون گەشتە ڕەمەزان کرۆنایان بیرچووە بۆ ئەرکە فیرۆزێکە خۆیانیان بۆ ئامادەکردو چەند وەختە خەریکی بۆی تو بڵێم لە دوو لاوە جیاواز بوو یەکەم نەهامەتیەک بوو کە بەسەر خەڵکە هاتوو لە دوای دووەمیش ئەتوانم بڵێم ئارامبوونەکەی ڕەنگە لە مانگەکانی ساڵانی پێشوو زۆرتر چون ساڵانی پێشوو خەڵک لە
خۆناغێکی ناخۆش و نەچۆتە ڕەمەزان بەڵکو ژیانێکی ئاسایی بووە چۆتە ڕەمەزان شتێکی جێبەجێ کردووە ڕەنگە هەنێک کەس بێتی ئەوە گەشتنە ڕەمەزان ئەبێ نان نەخۆین ئیلاج دەبێت لەم مانگە ئەوە نەوترا بەڵکو خەڵک تەمەنایەکی بچێتە مانگی ڕەمەزان بەڵکو خەڵکێکی وایەکەی ڕەنگە وا لێک دراوەتەوە کە کۆرۆنا بەهۆی هاتنی مانگی ڕەمەزانەوە بێگومان لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانیشە مامۆستاتا بارودۆخ و هەروە ژیانی هاوڵاتیانیش ئاسایی بۆەوە کە ئەمە زۆر مای دڵخۆشی و لەلایەن هاوڵاتیان هەم لەگەڵ هاتنی ڕەمەزان و هەم ئاسایی بوون و کردنەوەی شوێنەکان و خەڵک شۆتەوە سەر کار و کەسابەتی خۆی جیاوازەکە ئەمەیە کە لە دوای نامە بەڵام ڕەنگە ئەمە جیاوازە لە ساڵانی ڕابردوو ئەمەیە کە لە دوای کارەسات و ناخۆشیەک بۆیە خۆشیەکەی زیاترە یعنی پەیوەندیەک ڕۆحیەکەی زیاترە لەگەڵ خۆت و لەگەڵ چواردەبێت یعنی بۆ نمونە ئەگەر پەیوەندێکی کەم علاقەیەکی کەم هەبێ لەگەڵ خەڵکا بۆی مانگی ڕەمەزانەوە بۆ ئەوەی کە خەڵک بڕۆژووە و تاعاتەکە و تەراویحەکە و لە ماڵۆ ئەمێنێتەوە ئەگەر نیو کاژمێر پەیوەندی علاقەی لەگەڵ کەسانی چواردە و خزمیارێ ڕەنگە بارتەقای 5 کاژمێر و 10 کاژمێری ساڵانی ڕابردوو بێ بۆ گوتم لە ناخۆشیەک و کەرنتینیەک و هاتە و بۆی خۆتوان بڵێم لە ڕووی سایکۆلۆژی خەڵک تا حەدێک بوو بەمایی ئارامکردنەوەی دڵی زۆر لێ لە کەسەکە زۆر باشە مامۆستاتا لە دوای کەرەنتینەوە وەک دەزانی کە ئەمە کاریگەری زۆر هەبوو بەسەر دەرونی هەر هەمومانەوە هەموو تاکەکانی کۆمەلگا ئەتوانێ بڵین زۆرترینی ئەو حاڵەتە دەرونیان یاخود ئەو نەخۆشە دەرونیانەی کە لەم ماوەیە بۆ ئێوە دەرکەوەکە پسپۆڕێکی دەرونی چی بوو؟ بڵێ خۆ لە هەموو دوای هەموو کارەسات و دوای هەموو ناخۆشی و دوای هەموو کێشە و گیر و گرفتێک بە تایبەتی لە ئەزماتێکی ئاوەڕووەدا هەنێک لەو کێشە و گیر و گرفتە دەرونیانی کە ڕوئەدەن بە تایبەتی لەم حاڵەتانە شتێکی پێوترێ پانیک تۆخین ئەتوانم بڵێم زۆرترین زۆری ئەو حاڵەتە ناخوازرا و ناخۆشانی کە ڕوویدا لەم حاڵەتی کۆرۆنا و کەرنتینەکردنا شتێکە زمانی کوردەواری خۆمان کە کەسەکە نیشانی لەسەر دەرەکەوێ و هەستەکان نەخۆشی دڵێتی و هەستەکان نەخۆشی سنگی تەواو نیە بەڵام هیچیش لەمانە نین هەناسیتونە بێ عرەقەکانتەوە ئەلەرزێ بیرکردنەوەی ناخۆشی بۆیە لە خۆبی لە مردنەکات و لە خۆبی لە شتی ناخۆشەکات و ئەترسێ مناڵەکە شتێکی لێبێ ئەترسێ خۆی شتێکی لێبێ لە جارجار گێژە بێ جارجار ئەبورێتەوە کۆمەڵە شانەوە هەست ناسیتونە بێ ئەچێتە لای دکتۆری دڵ ئەچێتە لای دکتۆری هەموو ئەمانەیە کە لە دوای هێنا ئەساسا حاڵەتێکە پێوترێ مانی حاڵەتێکە پێوترێت تاقی ئەتوانێت ئەمە بەشێک بوو لەو گرفتە زۆری کە بەشێکی زۆر لە گەنجان و مناڵ حتا تەمەنەکانی سەرۆژ تووشی ئەم حاڵەتە بوون بە تایبەتی و کەسانی کە خۆیان تۆزێک حساس و هەستیارن بەزتر تووشی ئەم حاڵەتە تۆقین ئەمە توان بڵێم لە زۆربەی کارەساتەکانە هەیە لە دوای بوومە لە زەڕەنگە ڕوو بدا لە دوای پەتایەکی بەربڵاوی ئاوا ڕووەدا لە دوای ناخۆشیەک و جەنگێکی گرنگ گەورە ئەم شتانە ڕۆدا بۆ توان بڵێم ئەم حاڵەتە زۆر باو بوو لەناو خەڵکا و ئێستا لە هەزار و ئێمەوە لە سنتەری ڕاوێژکاری و کلینکی دکتۆر دانیال زۆر حاڵەتانە زۆرە دەستەکان خۆش مامۆستاها ئێستا پێکەوە هاوکارانمان فیچەرێکیان بۆ ئامادە کردوین لەگەڵ لەسەر قاوە وەک دەزانی کە خواردن و خواردنەوەش بەتایبەت کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەو خواردن و خواردنەوانی کە ئەیخۆین کاریگەری هەیە بەسەر دەرونیشمانەوە با پێکەوە بینەریان فیچەرە بین و دواتر درێژە بە گفتوگۆکارمانە دەین. ناوم شاناز صلاحە لێرە ئیشەکەم مودێکی زۆرە لێرە ئیشەکەم خەریکی قاوا دروستکردین ئیتر بە بۆنەی ڕەمەزانەوانێ خەڵک کەم دێ سەردانمانەکە بە زیاتر خەڵک بە کیلو ئەیکڕێ شەوان ئەیخۆنەوانێ قاوە. جۆرەکانی قاوامان زۆرن قاوەی تورکیمانێ بەڕیتانیمان هەیە ئیتاڵیمان هەیە بەرازیلیمان هەیە قەزوانمان هەیە ئەنواعمان هەیە قاوەی تورکیەکە زۆر بە دەرەجەیەکە بن ئیتاڵیەکەش عەرەبیشمان هەیە عەرەبی زۆر تاڵ و خۆشە
شتێکی باشە خەڵک زیاتری بات. دوو جۆرمان هەیە جۆرێکمان هەیە قاوەکە کەم زبرە جۆری کەشمانی هەروەکو لەم وایە زۆر دێکاو کە بخۆمان بەکارێن بەزە جۆرێکە بۆ قاوەی ئسپریسۆ بەکارێن. ئەمێرمان زۆرە دەلەمان زۆرە جۆر چەنان و عید دەلەمان هەیە جیازمان هەیە جیازی کارەباییمان جیازی سەر ئاگرمان هەیە ئەمە جیازێکی ئیتاڵی سەر ئاگرە زۆر شتێکی باشە. ئەمەمان هەیە ئیتاڵیا مۆکامۆە زۆر شتێکی باشە ئەمەش دەلەمانێ جیازمان هەیە ئەمەش دەلێ ئەمە دەلێ ئەمە جیازە ئەمە هەر دەلێ کارەبای پێوتێ ئەمەش جیازی لمینە ئیتر زۆرە خەڵک زیاتر ئەمە زۆر بەکارێن لەبەر ئێمە لەسەر هەموو ئاگرێک ئەبێت شتێکی زۆر باشە. چەند جۆر قاوەمان هەیە ئەمە قاوەی عەرەبیە ئەندەنوسیمان هەیە هندیمان هەیە تورکیمان هەیە ئیتاڵیمان هەیە نسکافێشمان هەیە بە کیلۆ بۆ خۆمان فروشین بەرازیلیمان هەیە زیاتر خەڵکەکە حەزی لە تورکیە حەزی لە عەرەبیە ئەمە جۆرەکانی قاوە خۆشمان لێرە جیازمان هەیە ئەین لە جیازەکە ئێتە دوو نوع جیازمان هەیە هەمانە هەیە بۆ ئەسپریسۆ بەکارێنێ ئەوە تۆزە زبرترەکان بەم جیازە ڕەشە بەکارێنین ئەگەر جیهینیش بێت قاوە احتیاجی گرتنەوە بێ ئەم جیازە. بەڵێ خۆشەویستانێ مە لەگەڵتانە بەردەوام دەبین مامۆستاها یەکمان بەدەر لەو ژینگەی کە تیانژی هەروە ئەو بارودۆخە ئەو ڕووداوە لە ناوکەوانەی کێنە ئاراوەکە کاریگەری لەسەر دەرونی مرۆڤەکان هەیە و بە هەمان شێواکە وەک دەزانی کە مانگی پیرۆزی ڕەمەزان جگە لە لایەنە دینی و ڕۆحیەکەی و هەروە بێگومان چەند سوودێکی تەندروستیشی هەیە بۆ جەستەی مرۆڤەکان ئەو خواردن و خواردنەوانەی کە لەم مانگەیە ئەخورێت تا چەند کاریگەری هەیە بەسەر دەرونی مرۆڤەکان وەک دەڵێن هەندێک خواردن خۆ دەرونت ئارامەکات یاخۆ هەرنێ خواردنەوە هەیە وەکو قاوە یاخۆ جۆرەکانی چایە ئەمانە کاریگەری هەیە بەسەر دەرونی مرۆڤەکانەوە. بە شێوەیەکی تر بڵێن ڕەمەزان یان بەڕۆژوبوون شتێکی پێوتێ سایکۆلۆژیای بەڕۆژوبوون بەدەر لە سوودە جەستەی و خۆ ئەوانەی کە ئاماژت پێدا ڕەمەزان کۆمەڵە سوودی هەمەلایەنەی هەیە باو بڵێن فرە سوودە بۆ مانای بڵێن بۆ چون شتێکی پێوتێ سایکۆلۆژیای بەڕۆژوبوون سایکۆلۆژیای بەڕۆژوبوون توانێت چەند خاڵێکە ڕوونیکەینەوە گرنگترین خاڵێکە لە ڕۆژوبوونە لە ڕووی سایکۆلۆژیەمە سوودی لێبینین بریتە لە فێربوونی بەخشندەی شتێکمانێ پێێ پاڵنەری بەخشندەی لە مانگەدا خەڵکێکی زۆر فێری ینی حەز بە خێرەکات حەز بەوە کاشن ببەخشێتەوە حەز بەوەکە هاوکاری خەڵکە کە ڕەنگە لە مانگەکانی تر ئەمە کەم بێت ینی هەر لە سەرجادەیەک و بیگرێت تا ئەوەی کە پێوترێ ناوماڵ و کۆڵان و باخ شوێنە گشتەکانی یانەگەر یەکەم لانی وەرگرین لە ڕووی سایکۆلۆژیەوە بریتە لە پاڵنەری بەخشندەی کە توان بڵێن ڕەمەزان یەکێک لەو شتە گرنگانی کە خەڵک فێرەکە بریتە لە پاڵنەری بەخشندەیەکە مرۆڤ فێری پاڵنەری بەخشندەیەکە فێرەکە ببەخشێ فێرەکە ئەوەی کە هەیەی بەشی خەڵکی لێبا فێرەکە ئەوەی کە لانی کەم لە گەڕەکەکە پاقلاوەیەگە بەخشێتەوە لە کۆڵانەکە هیچیەکە بەخشێتەوە ناساجێکە بەخشێتەوە لە بازاڕاگە بزانەیەکێک لێ قۆماوە عەرەبانێک پێ پاڵەنێ یارمەتیا لەگەڵی پاڵ ئەنێ ئەمانە توان بڵێن لە مانگەکانی تا ڕەنگە کەمتر بن ئەمە یەک دوو شتێکی تر هەردیسان لە سوودە دەرونیەکانی
ڕۆژوو یان سایکۆلۆژیا بە ڕۆژووبوون بریتە لە لێبوردەیی بریتە لە لەوەی کە زۆرێک لە مانگەیە توانای لێبوردنیان لە بەرامبەر کەسەکانی بەرامبەریان زیاد دەبێت بە تایبەتی لە کۆتایی ڕەمەزانە کە پێوترێت جەژن وای لە یەکە کە خەڵک ئەگەر کەسەکەی بەرامبەری تاوانێکشی کردبێ یان بۆ نمونە عاجزبوونێکشی هەبێت لە مانگەیە بە فرسە تێزانێ بۆی لێبوردن ببن توانای لێبوردنیان لە یەکتری زیاتر بێ بۆیە تو بڵم سوودێکی سایکۆلۆژی تر لە ڕووی سایکۆلۆژی و لە ڕەمەزانە بریتە لە پاڵنەری لێبوردەیی کە زۆرێک لە تاکەکان والەیەکا لە یەکتر ببورین شتێکی تر کە زۆر گرنگە پێبەخشینی متمانە و بڕوا بەخۆبوونە لە مانگی ڕەمەزانە بۆچی من با نمونەیە کرد بۆمە زۆرێک لەو کەسانە پێش مانگی ڕەمەزان ئەگەر پێی بڵێ واز لە جگەرە کێشان بێنە جگەرەیەک مەکێشە ناتوانێت بۆ یەک کاژمێر نەکێشە ڕەنگە گەر یەک کاژمێر جگەرەی نەیتێ زۆر عەسەبی بێ شتێکی یانی شتێکی سلوکێکی ناجۆر ئەنجام بدە بەڵام لە مانگی ڕەمەزانە 15 کاژمێر بە ڕۆژوو بێ جگەرەش ناکێشە کەواتە ئەمە من بڕوام وایە ئەگەر ئەم ئینسانە بڕیار بدا ئەتوانێت لە ڕەمەزانە جگەرە ترەکە بۆ چکەمە توانێتی 15 کاژمێر تەنها چەند کاژمێرێکی ماتوانێت نەیکێشە بۆ ئەم 15 کاژمێرە توانی نەیکێشە چکم ئامانجێکەیە کە پێوترێ من بۆ ئامانجێک تێ ئەکۆشم ئەمیش بۆ ئامانجێک تێ کۆشە کە وەرگرتنی پاداشتەکە بەڵێ کەواتە یەکێک لەو شتانەوە ئەکە کە مرۆڤ فێری بڕوا بەخۆبوون بێت دوو خاڵێکی تر چوارەمەیان پێنجەمە بریتە لەوەی کە مرۆڤ فێرەکە پێداویستە فسیۆلۆجیەکانی دوا بخە واتە ئەگەر لە مانگەکانی ترا ئەگەینە کاتی نان خواردنی خۆی ڕەنگە تەحمل نەکەین مردم لە برساو ئەبا بڕێ نانی بخۆین ئەگەڕین مەطعەمێ دوکانی شتێکە بێ بدۆزینەوە بیخۆین بەڵام لە مانگی ڕەمەزانە ئەو پاڵنەرە فسیۆلۆجیانەی کە ئەو پێداویستە فسیۆلۆجیانی وەکو نان و ئاو ئەمانە وا لێکە توانای دواخستیمان هەبێ ئەمەش بۆ خۆی دوو سوودمان پێگەێنێ یەکەم بۆ کاتی ئەزەمات و لێ قەومان مرۆڤ ئەتوانێت فێر بێت تحمل بکە دووەمینیشیان ئاستی بەرگری لەشمان بەهێزەکە لە بەرامبەر نەخۆشی و لە بەرامبەر زۆرێک لەو دژەتەنانی کەچنە ناو جسممان کەواتە بۆ خۆی لەگەڵ ئەوەی کە یارمەتیمان ئەیە لە سایکۆلۆژیای بە ڕۆژوو بوونابووی کە بتوانین پێداویستە فسیۆلۆجیەکان دوا بخەین هەر ئەم دواخستنە بۆ خۆی دوو سوودی هەیە یەکەم فێری تەحملمانەکە وامان لێکە ئەگەر چەند کاژمێرێکیش نان نەخۆین وا تۆ گیرت خوا لە شوێنێک نان نەبوو وا تۆ کەوتیتە بۆ نمونە شوێنێک نەوتوانی نانی دەست نەکەیت ئەتوانی فێری بۆ نمونە تەحملی بکەیت کەواتە جگە لەوەش یارمەتیدانێکی باشە بۆ بەهێزبوونی بەرگری لەش سوودێکی تر کە هەر لە ڕۆژووا کە ئەمە توانین بیکەین بریتێ لەو تۆخبوونەوەی پەیوەندی ڕۆحەکانی ئینسانە لەگەڵ دەوروبەر و لەگەڵ چواردە و حتا لەگەڵ خۆشی بۆیە زۆر جار پێداچوونەوەیەکی ڕۆحی بەخۆیەکە هەڵەیەک کەم و کورتیەک تاوانێک ئەگەر لەگەڵ کەسێکە چواردەورە کە دەبێتی ڕەنگە ئەمە دەرفەتێک بێ بۆی بتوانێت ئەم هەڵە و کەم و کورتیانی خۆی چاک بکە پەیوەندێکی ڕۆحی لەگەڵ کەسانی چواردەوریا ئەبەسێ بۆیە لانی کەم ئەو پەیوەندی ڕۆحیاگات بۆ چەند کاژمێرێک بێ بۆ هەواڵپرسینێک بێ سوکنایە گەیا بە بەلایانی دەرونی کەسەکان کەواتە ئەتوانم بڵێم لە ڕووی سایکۆلۆژی و دەرونیەوە بە ڕۆژبوون یان سایکۆلۆژیای بە ڕۆژبوون کۆمەڵێک سوودی هەیە کەوانەی وتمان پاڵنەری بەخشندەی و پاڵنەری لێبوردەی و بەخۆداچوونەوە متمانە بەخۆبوون ئەمانە هەموو ئەچنە سرکی سایکۆلۆژیای بە ڕۆژبوونەوە ئەمە ژواکە کە بە شێوەیەکی گشتی کەسێتی تاک یان شخصێتی تاک کەسایەتێکی ترت پێبەخشێت بۆ چکم هەر ئەو سیفەتانی کێمە لە کەسایەتی سەرکەوتووە باسیەکەین کۆمەڵێکە کەسێتی سەرکەوتو بێ بەخشندە بێ کەسێتی سەرکەوتو بێ لێبوردە بێ کەسێتی سەرکەوتو بێ بەخۆی بێ کەسێتی سەرکەوتو بێت تەحملی کێشە و بسێتی و نەهامەتی و ئەزماتەکان بکە کەسایەتی سەرکەوتو بێ پەیوەندێکی ڕۆحی جوانی بێ کەواتە هەر ئەم سیفەتانی کە لە سایکۆلۆژیای بە ڕۆژبوونە ئەمە وەرێگرین بۆ خۆی بشێکە لە کەسایەتی سەرکەوتو کەواتە ئەگەر ئێمە بتوانین لە دوای ڕەمەزان بەردەوامبین لەسەر ئەم سیفەتانە ئەتوانی شتێکی جوان لە کەسایەتی خۆمانە دروست بکەین ئایا هەموو تاکێکی مسلمانکە کاتێ بە ڕۆژوە بێت هەتوانێت ئەم هەموو سوودە فیزیۆلۆژیانە لە ڕۆژوو وەربگرێت یاخود لە تاکەکە بۆ تاکێکی کاگۆڕ مشکلی ومانە ئێمە تاکەکانی کۆمەلگا چەند بەشێکن بەشێکمان تەنها وەکو ئەمە ڕوونی ناکاتەوە بۆم حاڵەت تەنها وەکو فەرزێک و ئەرکێک لە سەرێتی خوای گەورە فەرزێکی لەسەردا نابێت جێبەجێکەم ئیتر ڕەنگە هەر نان نەخوا بەڵام شتەکانی تر بکە نان ناخوا بەڵام زمان و دەست و قاچ و ئەمانی هیچی ناگرێتەوە لە ڕفتار و لە هەسووکە و تەنها دەمی گرتۆتەوە لە خواردن ڕەنگە هەنێک وابی بینێ کە ڕەمەزان ئەوەیە نان نەخۆیت و پاشێ و بکەیت و بە ڕۆژ نان نەخۆیت و ئێوارە بەربان بکەیتەوە هەنێک وای لێ تێگەشتووە هەنێکی تیژنا بەربان بریتە لەوە و زائیدەن بریتە لەوەی کە ئەبێ لە ڕووی ڕۆحی و لە ڕووی عەقڵی و لە ڕووی سلوکیشەوە بە هەماشکل ئێمە پێداچوونەوە بە خۆمان بکەین تایپێکی تیژنا ئەسڵەن هەنێک لە کەسمان هەیە ڕەنگە بە تایبەتی بۆ سوود لێوەرگرتن ڕەمەزان قۆزێتەوە ڕەنگە لە ڕوە دینیەکەشەوە زۆر متەکامل نەبێ زۆر دینەکەشی زۆر لەوانە بێ کە فعلەن وەکو فەرزێک بیگرێ بەڵام لایەنە سوود و قازانجەکەی لێگەیاتەوە بۆیە بە ڕۆژوە بێ سەدان کەسێ ڕەنگە
لە دوای ڕەمەزان نوێژیش نەکا و بڕۆ ژوژ نەبێ نوێژ نەکا و مزگەوتیش نەکا بەڵام لەبەر سوودەکەی ڕەمەزان کەواتە ئەتوانی بڵین تایپەکانی خەڵک لە مانگی ڕەمەزانە زۆرن و هەمووشیان هەر بەشێکی بۆ سوود لێوەرگرتنە بەشێکی نەخێر تەنها وەکو شتێکی ئاسایی وەریگرتو کە ئەتوانم بڵێم ڕەمەزان هەمیانە هەر سێ تایپەکەی خەڵکە هەم گرتنەوەی خۆتە لە خواردن بۆی فێری تەحامل و ئەمانە بین و بتوانین ئازاری ئەوانە ژۆر بگرین هەنێک کەس کە بە ڕۆژۆ بێت تووڕەبوونێکی زۆری تیابەتی ئەکرێت ئیسەویستم ئەوە باس هەڵ ئەچێ لە خۆیەوە هەڵێ چاڵێ بە ڕۆژوم بڵێ ئەوەش خۆیەک ئەمەیەکێکە لەلایەن ئەو بکە بەشێک جگە لەمەی کە ئەم سوودانەمانەیە لەم لاوە هەنێک کەس وەگوتم تەنها ڕەمەزان بوو ئەم تایپیان کە تەنها بەوە تێگەشتووە نان نەخوات تەنها بەمە تێگەشت بێت گوێ بە لایەنەکانی تر نایە بۆیە لە دەوامە تووڕابێ بەسەر خەڵکە لە دەوام وازانێ هەر ئەو بەڕۆژوو بابەگی ئەمە بەڕۆژوی و سەرمان مێشێنن وازانە و خەڵکی کاتۆ بۆ لایەوە بەڕۆژوو نیە یان بۆ نمونە سایق تەکسیەکە نەفرێک سوارە بێگە تۆزێک درەنگ سەرکەوێ ڕەنگە لەگەڵ ڕێزم تەمان بۆ هەموو شۆفێرە بەڕێزەکان بە عام قسەکەین یان بۆ نمونە مامۆستایەکە یان هەر کەسێک لە هەر تایپێکا بێ بۆیە زۆر جار ئەمەیان بەلایەنە سلبێکەیە ئەمە لە تووڕەبوون و لە کەم تەحاملی و ئەمانە دوو سبێک کە بۆ نمونە ڕەنگە زۆر جار بەسەر خەڵکی ترا بشکێتەوە کە وا تێگەشتوە ڕەمەزان تەنها نانخۆ نەخواردنە کەواتە توانم بڵێم ڕەمەزان ئەمەیان نییە بڕاستی ڕەمەزان مادەم ئەوانەیە مادەم نان پێمانەڵێ بێت تەحمل بکەین و بەشێکی شێوەی کە خۆمان بخێنە شوێنی ئەو کەسانی تر کە ڕۆژانێک هەرێک ژەم نانەخۆن یعنی ڕەنگە ئایلە هەبێ خێزان هەبێ لەم کەرەنتینا دەرکەوت بێ کە ڕەنگە ڕۆژانەیەک ژەم نانی خوارد بێ کەمەش بۆ خۆی بەشێکی ترلەوە لە هەمی گرنگتر جیامۆستەر بەشی پرسیارەکەی کە کردت ئەو خواردنەوانە چین ئەمە زۆر جارێنە سەر کاتێک کە بەربانگە کرێتەوە شیرینی و کۆمەڵێک لەم خواردنانە تا دروستەکرێت بەڕاستی ئەمەسەتەها ببوورە لێرە ڕاتەگرم ئەگەڕینەوە با پێکەوە مادەم باسی خواردن و خواردنەوەکانەکەین با پێکەوە لەگەڵ بینێرانە بزانی سوودەکانی قەزوانی چییە و دواتر درێژە بە گفتوگۆکانوانەکەی. قەزوان ڕێگری لە ئاپوکانەوەی ئێسک دەکات دەبێتە هۆی چالاکردنی سپڵ و جگەر و گورچیلە و هەروەها ئازاری کەمەر و جومگەکان کەم دەکاتەوە و هاوکارە بۆ ڕێخستنی سووری مانگانە لا خانماندا ئازاری قۆڵۆن و بایسک کەم دەکاتەوە ڕێگری لە سەر ئێشە دەکات کرمی گەدە لە ناو دەبات و ڕێگری لە ڕشانەوە دەکات بەهۆی بوونی ڤیتامینەکانی ئەی و بی تێیدا کۆ ئەندامی دەمار بەهێز دەکات و یارمەتی هەرس دەدات. لە خۆشەویستانەمە لەگەڵتانە بەردەوام دەبین مامۆستاها کاتی پرۆگرامەکەم کەمماوەی پێم خۆشە و کاتێک کە لە بەردەستمانەیە باس لە خواردن و خواردنەوەکان بکەین لە مانگەیە بە کورتی بە خێرایی چەشتێکی گرنگ باسەکەین لە خەوە دەست پێەکەم یەکێک لە گرنگترین و شتانی کە پێویستە لە مانگی ڕەمەزانە ڕەچای بکەین تێکنەدانی تەنزیمی خەوە بەڕاستی چکم زۆر جار عیلەکانە بینین ئەڵێ وەڵام من ناخەوم هەتا دوای نوێژی بەیانی کە ئەمە بۆ خۆی زەرەر ئەدا لە چکم پای ئەساسی مانەوەی دەروون بە سەلیمی و بە ساغی بریتە لە خەو بریتە لە پشودان ئەگەر خەوت تێک بچێ دڵنیا بە بۆ ڕۆژەکەشی لە ڕووی سایکۆلۆژی لە ڕووی دەرونیەوە تا حدێک نائارامی بۆیە من دائیمەن وتومە ئەو مانەوەی کە خەڵک هەڵەسێت بۆ نمونە شەو ناخەوێ هەتا بەیانی دوای نوێژی بەیانی ساعت 4 بەیانی ئەخەوێ بڵێ 4 بەیانی ئەخێ و 12 و 3 وەڕۆ هەڵەسێ بڕاستی لە ڕووی دەرونیەوە لە ڕووی تەنزیمی خەوە زەرەری لێ ئەدا وەوای لێ ئەکا کە بۆ نمونە ئەو هۆرمۆنانەی پێویستن لە کاتی خۆیان بڕژێ لە کاتی خۆیان نەڕژێ و ئەمە یارمەتی دەرێکی باش نییە بۆیە پێویستە خەڵک تەنزیمی خەوی خۆی تێک نەیە جاران 11 خەوتۆ بخەوێت پاشێ هەڵسێتەوە نانی خۆی بخەوە بخەوێتەوە بەیانەکەی دەرونێکی نەئارامی یەکەم شتکە زەرەرە لە مانگی ڕەمەزانە خەڵک ئەبێ فێری بێ کە ڕەمەزانی ژوای نەوتووە
ڕەمەزان ئەڵێ تۆ بخەوە پاسە پاشێوکە و هەسە بەیانی هەسەرەوە نەیوت تۆ بمێنەرەوە تا دوای نوێژی بەیانی کاتە کاتی خەوتن بەڵێ زۆر کاتی گرنگە. خەو ضرورە کە نابێت تێکی بدەین دوو زۆر جار تێکچوونی خەومان بۆی ئەو خواردنانوێ کە ڕەنگە لە پاشە ڕەنگەمە اختصاسی پسپۆرێکی خۆراک و دکتۆر بێ بەڵام هەمومان نزانین کە زۆر جار ئەو خواردنانی کە لە پاشێوە ئەیخۆین ڕەنگە بێتە هۆی خەوزڕانمان جارێکتر دەخەوینەوە بە تایبەتی قاوە و چاکە لە پاشێوە ئاخرێ ئیتر تۆ بێ چاوەڕێەوە بکەی کە خەوتە زرە خەو لێ ناکەوێتەوە بۆیە ئێمە دائیمەن ئەڵێن باشتر وایە حتا شەوانیش دوای ڕۆژوشکانن ئەگەر ویستە خەوێکی ئارامت هەبێت تەنزیمی خەوڕێک بخەی پێویستە چەند کاژمێرێک پێش خەو قاوە و چا نەخۆیت لە جیاتی ئەوە شیرەمەنیەکانی وەکو ماستا و شیر و ئەمانە بخۆی بۆی خەوەکە تێک نەچێت بەڵام بە گشتی ئەتوانم بڵێم هەم خەو هەم خواردن نابێت تێک بدەین لە مانگی ڕەمەزانە ئەوەی کە گرنگە خەوەکەتە لە کاتی خۆیان بیکە و تێکی مەدە لەبەر ئەوەی کە تۆ وەڵا ئابێ من 2 سعاتی تر هەستمەوە جاری وایە ئەو سعاتەی کە 11 شەو یان 12 شەو ئەخەوی هەتا دوی پاشێواڵەسیتەوە ئەو دوو کاژمێرە ڕەنگە باتەقای 8 کاژمێر خەوی سعات 4 بەیانی بۆ 12 نیوە ڕۆبێت بۆیە باشترە کە خەوەکانمان تێکنین لە کاتی خۆیان بخەوین. زۆر سپاس بۆ مامۆستایان سپاس بۆ تاوی زانیارەکانت ماندوومان کردی. بینەرانی خۆشەویست پرۆگرامی ئێوارەی ڕەمەزانم پێشکەش کردن هیوادارم سووتان لە تاوی پرۆگرامەکە بینیوێ هەتاکو سبەی ئێوارە هاوکارانم لە پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە بن ئێوارەی خۆش بۆ گەشتلایەکتان هەمیشە تەندروست باش بن.